میوانێکم دەبێت بەڕێز بیلال ڕەئوف کە بەڕێزیان بەرپرسی بەشی ئابوورین لە کورسات نیوز ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەلای ئێمە کاک بیلال سپاس بۆ ئامادەبوون. ئەمە چییە لە شاری سلێمانیدا ڕوودەدات؟ سڵاو لێوە لە بینەران و ئەوەی لە سلێمانی ڕۆدات کێشەی کەمی داهاتە لە سلێمانی سەری هەڵداوە و مێژووکی دووری درێژەیە تەنها پەیوەندی بەمڕۆ بە مانگەوە نییە. لە ماوەی 2014 کاتێک هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانی دارایی بۆ تۆ سلێمانیشی گرتووەتەوە، بەڵام بە چوارچێوە هەموو هەرێمی کوردستانی گرتووەتەوە. ئەو کاریگەری قەیرانە بەردەوام کاریگەری هەبووە لەسەر بارودۆخی سلێمانی، لەسەر پرۆستانی پرۆژەکان، لەسەر ئیفلاسبوونی بەڵێندەران، لەسەر وەستانی کارگەکان. ئەمانش کاریگەری بۆ لەسەر کەمبوونەوەی داهاتی ناوخۆ بۆنە لە داهاتی باج لە داهاتەکانی دیکە. بەڵام ئەوەی کە جێی سەرنجە لە 2021ەوە لەگەڵ باشبوونی دۆخی دارایی هەرێمی کوردستان، دۆخی دارایی سلێمانی بەرەو خوارەوە هاتووە بۆ پێی کە لە مانگی حوتی 2021 بڕیارێک لە حکوومەتی هەرێمی دەرچووە کە لا مەرکەزی لە داهات دراوە بە پارێزگای سلێمانی، واتە بەڕژەی لە 143 پێویستە خەرجیەکانی خۆی لە داهاتی ناوخۆی خۆی دابین بکات. ئەمە زۆر نییە بۆ پارێزگای سلێمانی؟ لە ڕاستیا دوو شتی زۆر گرنگکە. ئەو کات بەرپرسانی سلێمانی زۆر باش ورد نەبوون لەوەی کە تا چەند ئەم بڕیارێکی نەگەتیڤە بێت لەسەر باردۆخی دارایی و بەڕێوەبردننی ئەم شارە. پێچێ تا ئاستێک باردۆخی بانکەکان باش بوو بێ، بۆیە تا ئاستێک ئەم بابەتە زۆر قورس نەبوو. بەڵام لەگەڵ جێبەجێکردنیا بۆیان دەرکەوتووە کە داهاتی سلێمانی ناتوانێت ئەو خەرجیانی کە خۆی هەیەی پڕی بکاتەوە. بۆ لەبەر ئەوەی ڕوونە سلێمانی لەگەڵ ئەو داهاتی کە لە نەوت پێی ئەدرێ پێویستی بە 120 میلیارد 125 میلیارد دینار هەیە بۆی خەرجی موچە و پرۆژە و دەرمان و هەروەها کۆمپانیەکانی پاکەرە و ئەم بابەتانە دابین بکرێت. بەڵام داهاتی سلێمانی 80 میلیارد تێناپەڕێنێت لە باشترین دۆخیا کە بەداخەوە ئەم مانگە و مانگەکانی پێشوو هەمیشە بەرەو کەمبوونەوە ڕۆشتووە. ئەگەر هاوڵاتی بپرسیان بینە بپرسێ بۆ کەم بۆتەوە، پەیوەندی بەو بابەتەوە هەیە. لە مانگی 1 و 2 3 تا ئاستی داشکان بۆ نرخی کارەبا کراوە بەڕژەی لە 115 خەڵکێکی زۆر پارەی کارەبای یایەوە گەڕاندەوە. داهاتی سلێمانی تا ئاستێک باش بووە. جموجوڵی بازرگانی لە ساڵی 2020 لە دەواازەکانی سنووری سلێمانی باش بووە کە گەڕاوەتە بۆ غەزێنی سلێمانی باش. بەڵام ئێستا پارەی پێدانی کارەبا کەمی کردووە، پارەی حکوومەت کە کوێ کاتەوە لە ئاو لە خۆڵ و خاشا کەمی کردووە، پارەی دەواازەکان کەمیان کردووە. ئەمانە دزی و بەهەدەردانی شیتیانە، تەنها ئۆتۆماتیکیان خۆیان کەمیان کردووە. پەیوەندی بە هۆکارێکی دەرەکی یان نەخود ناوخۆییەوە نییە. داهاتی سلێمانی کەمی کردووە بەشی ئەو خەرجیە ناکە کە هەیە. باش باس لەوە کرد کە لە ئێستادا ئەوە جێبەجێ دەکرێت ئیدارەیەکی سەربەخۆ لە ڕووی ئابووریۆ بۆ سلێمانی جێبەجێ دەکرێت. ئەمە سیستمی دوو ئیداریە؟ خان لە ڕاستی هەندێک پەرلەمانتار کە لەسەر زۆنی سلێمانیش بوون بە پەرلەمانتار، هەندێک ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش کە من هیوادارم سەرکردایەتی حیزبەکانیان چ لە گۆڕان چ لە یەکێتی نیشتیمانی کوردستان لێپرسینەوە لەو کەسانە بکەن کە بانگەشەی لا مەرکەزی داراییان کرد بۆ سلێمانی و ئێستا بیر باسی بابەتێکی تری شەکەن کە پیان وایە هەموو داهاتی نوکسان کۆ بکرێت و دیسان لا مەرکەزی بدرێتەوە بەستیان. ئەمەش بێتە کارە ساتێکی تر. بەڕاستی ئەمە ئیشی پسپۆڕە ئابووری و داراییەکانە لەم بوارە بێنە سەرخەر لە سلێمانی چارەسەری ئەم بابەتە بکەن. ئەمە ناونانی دوو ئیدارەی، ئەمە ناونانی ئەوەیە کە لە سلێمانی لە ماوەی ڕابردووە داوای لا مەرکەزی دارایی ئەکرا بۆ پێی کە داهاتی نەوت بەرز نەبوو، داهاتی ناوخۆ تا ئاستێک ئاستێکی باشی هەبوو. لە دەخێکدا ئەگەر داهاتی نەوت کەم بێت سلێمانی ئەتوانێت بە لا مەرکەزی دارایی بارودۆخی باشتر بێت لە هەولێر و دووهۆل. ئەمە بۆ ئەو قۆناغە بیریان کردەوە. بیریان لەوە نەکرێتەوە ڕۆژێ لە ڕۆژان داهاتی نەوت زیائەکە ئەو کاتە سلێمانی ناتوانێت هەموو مانگێ لە کاتی خۆیان موچە دەکات بینەر تێبگا. کاتێک داهاتی نەوت کەم بوو بەڕێژەی لە 121 لێبڕینی موچە هەبوو یاخود دوو مانگ جارێک موچە ئەدرا. داهاتی ناوخۆی سلێمانی بۆ ئەم دۆخە لە پێش هەولێر و دووهۆلکەوە بوو، چوان بە زیاتر پشتیان بە داهاتی نەوتە بەست. بەڵام کاتێک داهاتی نەوت بەرز بۆتەوە هەموو مانگێک ئیجبار کراوە حکوومەت کە موچەی فەرمانبەران بە حەقی خۆیانە داهاتی ناوخۆی سلێمانی یەک ناگرێتەوە لەگەڵ دابەشکردنی مانگانی موچە. بۆیە ئەم کێشەیە دروست بووە. ڕاستە سلێمانی دوو پارتی دیکە یاخود یەکێتی نیشتیمانیستان شوێنی جەماوەری خۆیەتی و هەولێر دووەک شوێنی جەماوەری پارتی دیموکراتی کوردستانە. ئەمە ناکرێ بڵین دوو ئیدارەی. بەڵام لەو زۆنێکی یەکێتی نیشتیمانی کوردستان حاکم و فەرمانڕاو و خاوەندە سەڵاتە کێشەکە دروست بووە. و لەو زۆنەی دیکەش کە پارتی دیموکراتی کوردستان لە ڕووی حکوومەتی خۆجێیەوە ئەڵێن فەرمانڕەوایە لەبەری پشت بە داهاتی نەوتە بەستێ. هەروە ئەوان پشت بە داهاتی دوو پارێزگاش ئەبەستن بۆ داهاتی ناوخۆی خۆیان، بۆیە کەمتر ئەم بابەتیان پێوە دیارە.
هێوی خان و بینەران باش بزانن لێپرسانی حکوومەت باش بزانن ئەو قەیرانەی لە داهاتی ناوخۆ لە سلێمانی هەیە لە هەولێر خراپترە بەڵام لە داهاتی دوهۆک کورتێنانی هەولێر پڕەکرێتەوە واتە داهاتی ناوخۆی دوهۆک زۆر زیاترە لە پێویستەکانی خۆی لی ئەبرێت بۆ هەولێر بەکارێ واتە ئەوە نییە کە لە سلێمانی داکشان هەبێ و لە هەولێر هەڵکشان هەبێ بەڵکو دۆخەکە هەمووی وایە بەڵام لە شاری سلێمانی بە شێوازی تر ناتوانرێت ئەم ڕۆیدارایی لە هەولێر و لە دووەک پاڵپشتی داهاتی نەوت هەیە بە ڕێژێکی زۆر باش پاڵپشتی پرۆژەکانەکرێت ئەو قەرزانی پێشتر هەبوو ئەدرێنەوە بانکەکان تا ئەستێک لە ڕووی ئەوەی کە پێوتێ پاری کاش پڕ کراونێتەوە بەڵام لە سلێمانی لەوەی داهاتی نەوتنیانی زانیارێکێ لە 100 بەرەمێنانی لە سنووری سلێمانیە لە 190 لە سنووری پارێزگای هەولێر و دووەکە بۆیە داهاتەکە زیاتر بوو ئەوانە تا بۆ سلێمانی بێ و لەو بڕەشی حکومەت تەرخانێکا بۆ موچە بەشی پێویستی موچەخۆرانی سلێمانی ناکات جایەک دیکە بێ لە داهاتی ناوخۆ پڕی بکەینەوە داهاتی ناوخۆش ئاماژەم پێکرد 80 ملیارمان هەیە یعنی با خەڵک لای ڕوون بێ وەک وایە کوڕێک پارە لە باوکی خۆی وەربگرێ ماڵ و مناڵی خۆی بەخێوکە پێویستی بۆیە مانگانە 125,000 دینار بدات بە مناڵەکانی ئەم کوڕە بەڵام باوکی 80,000 ئەیاتێ ئەم 45 ملیارە لە کوێ بێنێ ئێستا سلێمانی لەم دۆخایە ناتوانێت ئەوەی کە پێویستێتی بەوەی کە دەستی ئەکەوێ پڕی بکاتەوە هەندێک پاس هەیە بۆ نە حیزبی ئەوەی کە منافسی پارتە سیاسیەکانی سلێمانی پیان وایە داهات لە سلێمانی باش کۆ ناکرێتەوە بەڵام لەمان کاتەکە سی داهاتەکانی کارەبا ئاو هەروە داهاتی خاڵک و مرکەکان بکرێت ئەبینی لە سلێمانی زۆر بەباشی کۆکرێتەوە هەرچەند سڕای کەمی داهاتی ناوخۆش فشارێکی سیاسیش لەسەر سلێمانی هەیە بە ئاماژش بەمە بێ لە ناوخۆی سلێمانی هەوڵێکی سیاسی زۆر باشێ ئێستا بۆی بارودۆخی هاوڵاتیان و پرۆژەکان و وەبەرهێنان و داهاتی ناوخۆ باشکرێت لە دەرەوەی سلێمانیش فشارێکی سیاسی هەیە بۆ ئەم هەوڵە سەر نەگرێت هێندەی تر سلێمانی محتاجی دەستەکەی تری بێ واتە ئەیانوێ سلێمانی بەمانایەک تر هێندەی تر بارودۆخی خراپتر بێ من نمونەیەک باس بکەم داهاتی باشماغ سڕای ئەو لێخۆشبوونانی بۆ هەندێک بابەتی گومرکی کراوە کە ئۆتۆماتیکە نەمانە داهات کەمەکە بەڵام خۆشبەختانە ئەم مانگە تا ئاستێک داهاتەکەی بەرز بۆتەوە داهاتەکەی زیاتی کردو ئەگەر بەم نەتیجەیە بڕوە داهاتی خاڵە سنووریەکان ئەو ڕێخستنەوانیان بۆ بکرێ بیرۆکراتی کەم بکرێتەوە ڕۆتینات کەم بکرێتەوە هەندێک ڕێوشێن بگیرێتە لە چوارچێوەی یاسا و ڕێنمایەکانە تا ئاستێک داهاتی خاڵە سنووریەکان باشە بێ و ئەوەی ئەمێنێتەوە باشتر ئیدارەدانی ئەو داهاتەیە کە بۆ خەرجەکان باشە بازرگانان ئەوانی کە لە خاڵە سنووریەکان بە تایبەتی لە سنووری ئێران و سلێمانیدا هاتوو شۆ مامەڵی بازرگانی دەکەن باز لەوە دەکرێت کە ئەوانیش بە هەمان شێوە کارەکانیان تۆزێک بارگرانی بۆ قرس بۆ کار ئاسانیان بۆ ناکرێت کێشەکەیمان چێ بە دیارکای کاکبلە هێوی خان لە ڕاستیا لەم بابەتی قەیران و کەمی داهات و ڕوژانی شەقام و باسی دارایی ئەوانە هەندێک کە زانێ و سوودمەند بن من زۆر بەباشی بە دوواداچوونم کردەوە بۆ دەواازە سنوورەکان لە سلێمانی لێکۆڵینەوەمان کردووە بە دوواداچوومان کرد لەگەڵ بازرگان لەگەڵ ئەو کەسانی لەو دەواازانە بەڕێوەبەرن بەرپرسن ئەوان ئەڵێن هەر بازرگانێک ئەڵێ من کێشەم هەیە کێشەم بۆ دروستە بێت لەم پەرم بۆ دروستەکرێ درگامان کراوێ بابێت لە بازرگانەکە پرسیڵی کێشەم چێڵە من ئاسانکاریم بۆ ناکرێت ئاسانکاریەکەم وەستی چی ئاسانکاریەکە وەستیەوەیە لە باج و ڕسومات و کۆمەڵەشت ببەخشرێ لە پشکنینی کاڵا و کوالێتەکەی ببەخشرێ بۆی کاڵا و شمەک بێنێ خەڵکی سلێمانی شایستەترن یاخود لە پێشترن یاخود بازرگانێ یعنی با شتەکەوالێکیش بینەوە لە باشماق زۆر بەباشی کاڵا و ئەو شمەکانی لێوەی دێ بە باشی پشکنینی بۆکرێ بۆیە بازرگان زۆر حەزی لەم بابەتە نییە ئەوی لە دەواازەیەک و بابەتەکەی داخڵگا کە پشکنینی لێ نەبێ دەواازی باشماق ناتوانن کاڵا و شمێکی کوالەتی خراپ داخڵکەن لەبەرەوەی داهاتی ناوخۆز باشە لە خاڵە سنووریەکانی دیکە کە زیاتر لە پارێزگای هەولێرە و نزیکن ئەم پشکنین و کار ئاسانیانە چۆنە بۆ ئەوان پەیوەندی بە دوو بابەتەوەی ئەو تاقیگانی کە لە باشماخ لە پەروێزخان هەن لە ڕووی ئامێر و ئاستی زانستیەوە زۆر پێشکەوتوترن لەو تاقیگانی کە لە دەواازەکانی تر هەن بۆ لە حاجیۆمەران ئایا ئەمە بەست کراوە بۆ نە کاتێک کە سوتەمەنی لە حاجۆمەرانەوە دێت پشکنینی بۆ ناکرێت لە جیازمان نێبی پشکنی بەڵام لە باشماق پشکنینی هەیە کاتێک لە ئابێ مناڵ دێت لە باشماق پشکنینی بۆکرێ ئارد پشکنینی بۆکرێ بەڵام لە حاجۆناڵە جیازمانێ پشکنی بۆم بابەتانەکە با داخڵ بێ ئایا بە مەبەست ئەم جیازانە دابین ناکرێ یاخود ئەیانوێ سەرچاوی داهاتی سلێمانی کەمتر بێتەوە بەڵام خۆشبەختانە کە بازرگانان لە حاجی ئۆمەرانەوە هاتوو چۆن مامەڵی بازرگان بەشی زۆریان ناتوانین بڵێ هەنێکیان هەمووی ئەمیان خەڵکی تیا بازرگانی نیشتیمانیە دڵی ئەسووتێ بە هاوڵاتیانی خۆی بەڵام بەشێکی زۆریشان بە دوای دەرفەتێک ئاگەڕێن
خراپترین کاڵا و شمەک لەو دەواازەوەی کە پشکی بۆ ناکرێت بهێنە هەرێمی شتی قاچاخی ڕێگە پێنەدراویش دەهێنرێتەنی هۆرێمەوە لەو ڕێگایەوە بێگومان ئەمە قسەی ئەمە نیە قسەی ئەندامانی پەرلەمانی کوردستان بە دووادا چوو ناکرۆکە لە هەندێک دەواازە ئاسانکاری هەیە بەڕاستی یەک شتەیە زۆر گرنگە فیخان حەقە پەرلەمانتارانی کوردستان ئەندامانی ئەنجومەنی پارێزگا کە ڕۆڵی چاودێری ئەبینن بە دوواداچوونێ بکەن ئایا بە فعلی لە دەواازەیەک لە هەولێر ئاسانکاری بۆ بازرگانەکرێ لە باشماغ ناکرێ و بابەتێکی زۆر گرنگیشە بۆ حەزمە کراماشم پێبم لە ماوەی ڕابردوو لە 140 برنجی هەموو عێراق لە باشماخەوە هاتووە زۆربەی ئەو کاڵا سەرکیانی کە گومرکیان لەسەر لابراوە هەندێک دەواازە وتوانە بالای ئێمە نەیە بۆ لە حاجۆمەرە ئاسانکاری ناکەن برنج و ڕۆن و شیر و شەکر و ئەمانی کە گومرکیان لەسەر نییە لەبەری نایەنە قەرباڵخی لە دەواازەکەیان دروست بێت چکەمانە گومرکیان لەسەر لابراوە داهاتی نییە بۆ دەواازەکە بەڵام باشماق ئەو پەڕی ئاسانکاری کردو بۆم کاڵاشمەکانە ئێمە داهاتمان کەم بێت قەیناکە کێشەمانە بەڵام بازار نرخ بەرز نەبێتەوە ئەبێ ئەم لایەنە پۆزەتیفە ژوەر بگرین لە سلێمانی کە داهاتی دەواازەکان کەمی کردووە لە هەمان کاتدا کاڵا و شمەکی پێویست لە بازارەکان هەر نرخ بەرز نەبووتەوە باش کاک بیلال دەزانین کە لە چەند ساڵی ڕابردوودا ئەو دوسێ ساڵە کار لەسەر ئەم سیستمی دوو ئیدارەیەی لە ڕووی ئابووری و دارایی و لە نێوان هەولێر و سلێمانیدا دەکرێت تەنانەت کەمپینی گەوری بۆ ڕادەگەێنرا ئیداری سلێمانی بۆ بە گوێمان ناکە ئیداری سلێمانی دەبێت لە ڕووی ئابووری و سەربەخۆی بەدەست بهێنرێت ینی ئەوەی ئەوان داوایە نەکرد ئەمە بوو کە ئێستا بەرهەمەکەی ئەمە بوو و باجی ئەم قەیران و ئەم دۆخەی سلێمانی ئەبێ کێبیات هەر لێرە داوا لە سەرکردایەتی کێتیەکەم لە بەڕێز سەرۆک پاڤڵەکەم لێ پرسیینەوە لەو کەسانە بکات کە ئەم بانگەشانیان کرد سلێمانیان بەم دۆخە گەیان بەڕاستی کە داوای لامەرکزێکی داراییانە کرد بەبێ ئەوەی دیراسەیەکی وردیان کردبێت ئێمە لە کوردستان لە کاتێکدا پشت بە داهاتی نەوتە بەستین بۆ خەرجەکانمان ناتوانین داوای لامەرکزیەتی دارایی بکەین بە تەنها و پێمان وابێ ئەمە ئەبێتە هۆی بوژانەوەی سلێمانی لە کاتێکدا داهاتی نەوت کەم بۆ ڕاستە ئەم بابەتەوە بەڵام هەموو کات داهاتی نەوت کەم نییە و ئێمە زۆر باشە ئەگەر بێت و لە چوارچەوەی هەرێمی کوردستان ببێتە یەک سندوق داهاتی ناوخۆی سلێمانی دهۆک هەولێر داهاتی نەوتی هەرێمی کوردستان بچێتە یەک سندوق و لێەوە خەرجیەکان دابین دابەش بکرێت موچە خۆران لە پێش هەمیەوە و ئەوە شیمایەوە بە پێی ژماری دانیشتوان بدرێت بە پرۆژەکان کامە سلێمانی توانین سوودی لێبینێ هەولێر توانین سوودی لێبینێ دۆگە توانێت چکە بۆ تۆ بە تەنها سلێمانی جاکەی تۆ لە دوو پارێزگای دیکەی وەکو هەولێر و دوهۆک لە کاتێکدا بەس داهاتی ناوخۆی دوهۆک ئەتوانی ئەو کورتێنانی لە هەولێر و لە سلێمانی شێ پڕیکاتەوە چکە و دەواازەیەکی زۆر گرنگی هەیە کە دەواازەی ئیبراهیم خەلیلە بە تەنها خۆی دوو ئەوەندەی هەموو دەواازەکانی دیکە هەرێمی کوردستان داهاتیە بۆیە زۆر گرنگە تۆ خۆت دانەبڕێنی لە کیانەکە کیانی هەرێمی کوردستان خزمەت گوزاریەکان لە دووە کاشۆن سەرباری ئەم هەموو داهاتە زۆری کە لەوێ هەیە ئەوە بابەتێکی هەندێک بە دوواداچوون حکومەتی هەرێمی کوردستان تا ئەستێک جیاوازی زۆر گەورەکە فۆکەسی گرنگی لەسەر پایتەختە قەدرێکی گەورەشی لە دووە کرۆ بە مانایەک تر بیڵین ئەو کێشە و کەم و کورتانی لە سلێمانی هەن لە وەستانی پڕۆژە لە ئیفلاسبوونی بەڵێندەران لە نەبوونی پڕۆژە لە دواکەوتن لە ئاستی وەبەرهێنان بە پێی ژمارە و سەرمایە و ژماری پڕۆژە لە دووە خراپترە بەڵام لە سلێمانی خەڵکێکەیە باسی ئەم بابەتاکە لە دووە کەسێک نییە باسی ئەم بابەتەکە بە مانایەکی تر سڕای هەموو کێشانی کە باسمان کرد سلێمانی دووهۆک بوونەتە قوربانی بۆ هەولێر خەڵکی هەولێر شایستەی لەوە زیاترن بەڵام ناکرێ ئەمە لە هەرێمێک دارە باسی خەڵکەکەی ناکرێت لە ڕووی ئابووریەوە باسی لە ڕووی ئەو کار و چالاکی و بژانە و کۆمپانیا و بازرگان و بەڵێندەرانە و باسی دۆخەکان ئەکرێ لە هەرێمە بێگومان جان بەستەکەمەوە بوو خەڵکی هەولێر شایستەی زیاترن بەڵام ناکرێت لەسەر حسابی پارێزگایەکی تر یاخود دووهۆک بێ یان سلێمانی ئەوێ گەشەکردنێکی زیاتر بەخۆی بوو ئەمە تووشی کارەساتوانە کاریفخانیان ئێمە وەکو معلومات هەم توێژینەوەشمان لەسەر کردووە ئێمە وەکو ئابووری ناسان کێشێکی گەورەی نیشتەجێبوون لە هەولێر بەڕێوەیە زیاتر لە 57,000 نیشتەجێبوون هەیە کەس مشتری نێبیکڕێت هەمووی خەتای ئەوەیە کۆی ئەو داهاتانەی لە سلێمانی لە هەولێر لە شوێنێ بۆ هەوڵدرا هەموو برێتە پایتەخت لێ بکرێت بە پرۆژەوە بەرهێنان پرۆژەی دیکە حکوومەت گرنگی بەس بەوەیەوە بۆی ئێستا خەریکە ڕوبەرووی قەیرانێکی دیکابین و جیاواز لەم قەیرانانی کە هەیە ئەگەر بێت و ئەوە ڕووبات ئەوە ئەو ڕۆشنانی ئێستا ژێگینەپەر دادمان نایە و پێویستە حکوومەتی هەرێم بە تەواوی ستراکچەری کۆکردنەوەی داهات بچێ هەروەها شێوازی خەرجکردنی ناکرێت داهاتی ناوخۆی دوو پارێزگا لە 170 داهاتی هەرێمی کوردستان بێ کە هەولێر وەکو سلێمانین
بەڵام خەرجی داهاتی ناوخۆ لە 160 بۆ پارێزگای بێت کە هەولێرە نازانم قسەکەم ڕوون بوو یاننا واتە لە 170 و داهاتی لە ناوخۆ هەیە لە دوو پارێزگا کۆ بکرێتەوە لە 160 لە یەک پارێزگا خەرج بکرێت یان بەمانایەکی تر تۆ ئەگەر هەولێر کورتێنانی هەیە لە دهۆک پڕێکیتەوە بۆ لە داهاتی دۆکیش کورتێنانی سلێمانی پڕ ناکەیتەوە ئەوە جێبەجێ دەکرێت لەوێ جێبەجێ لە هەولێر جێبەجێکرێت لە داهاتی دهۆک ئەم قسەی با زۆر ڕوون بێ داهاتی ناوخۆی کورتێنانی داهاتی ناوخۆی هەولێر پڕەکرێتەوە بەڵام لە سلێمانی بەو شێوازە نییە لە هیچ پارێزگایەکی دیکەوە داهاتی بۆ نایەت ئەبێ لەسەر حسابی خۆشی کوردێنانی هەڵەبجە پرۆژەکانی ئیداری گەرمیان ئیداری ڕاپەڕینیش جێبەجێ بکە کەمە کارەساتێکی زۆر گەورەیە و ئەمە شتێکی تر ئاماژە پێ بکەیت کە تاکو ئێستا ڕقەمانە نەوتراون زیاتر لە 390 ملیار کورتێنان ئێستا لە سلێمانی هەیە بۆچی ئەمە چیە لە ماوەی ساڵی 2021 تاکو ئێستا هەر ماگەک 30 ملیار دینار 30 ملیار دینار کورتێنان هەبوو کورتێنان هەبوو دراوە سپێردراوە بە مانگی ئایندە یاخود ئەو پارانی هاوڵاتیان دایانناوە لە بام ئەوانی کۆمپانیەکان دایانناوە بەکارهێنراوە بۆ موچە شارێکە بۆ لەسەر ئەوەی کە موچە لە کاتی خۆیان دابشکرێت بەکارهێنراوە ئێستا بانکەکانی سلێمانی بوو ئەوەی بگەنەوە ئاستی نۆرماڵی خۆیان پێویستیان بە 390 ملیار دینار کە لە کاتێکا داهات یەک مانگیستانی 80 ملیار باشە سلێمانی چۆن نتوانێم داهاتە دابین کە ئیستا بە هیچ شێوەیەک مەحاڵە بە تەنها خۆی بتوانێت ئەم کورتێنانە قورسە پڕکاتەوە ئەتوانێت تا ئاستێک نسبێکی کەم کێشەی دابشکردنی موچە حل بکات ئەو پاڵە پەستۆ و فشارانی هەبوو کەم کاتەوە چەند ما بە مانگ زیاتر قوڵترە بێتەوە بۆ نمونە ئەگە بەم شێوازەی ئێستا بڕۆین حکومەتی هەرێمی کوردستان بەستمان لە هەولێرە نێتە سەرخەت داهاتی نەوت کە داهاتێکی زیادی و زیاتر تەرخانی نەکا بۆ موچە مانگ بە مانگ لە سلێمانی وەزارەت و دەستەی دیکە زیابێ بۆ دواکەوتنی موچە بە شێوازێک وای لێ لە ماوەی ساڵی ئایندە سلێمانی ئەگەری هەیە یەک موچە لە دوای موچێکەوە بێ بەراورد بە هەولێر و دۆک کە هیچیشی خەتای خۆی نییە خەتای دوو بابەتە یەکەم مەجموعەیەک لە سلێمانی داوای لامەرکەزیان کرد ئەمە یەک نەتیجەکەی حکومەتی هەرێمی کوردستان بەزەییە بۆ خەڵکی سلێمانی بەزەیی بە خەڵکی سلێمانیان نایەتەوە کە دۆخێکی وان هەیە ئەڵێ ئەوەی ڕوئە با ڕووبە باشە کاک بلال پێش تۆ کاک محەممەد جێگری سەرۆکی بەڵێندەرانی سلێمانی میوان بوو باسی لێو کرد کە 900 کۆمپانیا لە شاری سلێمانیە مایە پوچبوونی خۆیان ڕاگەیانەوە 1000 پرۆژە ڕاگیراون ئەنی چۆن نتوانرێت دووبارە لە ڕووی ئابووری و داراییەوە ئەم کارە هەم بەڵێندەران هەم پرۆژە ڕاگیراوەکان ببوژێنرێنەوە بخرێنەوە سەر پێی خۆیان ئەگەر کەمێک لە کورتێنانی داهاتی سلێمانی پڕکرێتەوە هەموو ئەمانە ئاسانن لەبەروی بەڵێندەرانی سلێمانی ڕۆحێتێکی باشیان هەیە ئەتوانن بە چەند سولفەیەکی کەمیش بێ بارودۆخێکی خۆیان تێپەڕەنجای دیکەم پرۆژانە دەستکەنەوە بەکارکردن هەروەها بابەتێکی دیکەش هەیە من زۆر جار لەم داتاوژمارانە هەندێک جاریش شتی نەشیاو بە دێرکەین حق حکومەتی کوردستان و ئیداری سلێمانی چ لایەنی حیزبی بێت چ حکومی بێت گرنگی بە بابەتێ بن ڕاستە بازرگانان گلەیان هەیە بەڵێندەران گلەیان هەیە خاوەن ئەو پرۆژانی وەبەرهێنان گلەیان هەیە بەڵام ئەبێ دەرفەتیش نەدرێ بە بازرگان و بەڵێندەر و وەبەرهێنی نابەرپرسیار سوود لەم هەلەی ئێستا وەربگرێ بۆ داگیرکردنی زەوی بۆ بەڕێکردنی پرۆژەکەی بە شازێکی نایاسایی بۆ هێنانی باری نەقاچاق بۆ هێنانی باری کوالەتی خراپ واتە حکومەتی ژەوێ ڕەچاوی ئەمانە بکاوە دڵنیام جەنابی جێگری سەرۆکی حکومەت زۆر بە وردی لەسەر ئەم بابەتانە ئیشەکە باشە ئەماکەم بە دوا پرسیار کاک بیلال باسی لەوە کرد کاکەتاکە بەشێک لە پرۆژەکان لە ناو شاری سلێمانیان ڕاگیراون سەرباری ئەمە هەوڵ دەدرێت پرۆژەی دیکە دروست بکرێت ئەو پرۆژانە ڕاگیراون یعنی چۆن دەتوانرێت ئەمە هاوسەنگیە بکرێت پرۆژە کۆنەکان تەواو بکرێت بخرێنەوە سەرکار لە ڕووی ئابووری و دارایی وردەکاری ئەم بابەتەوە ها باش دێ بۆ سلێمانیش دوو پۆینتی تایە ئەم بابەتە پرۆژە کۆنەکان بەشێکیانە و پرۆژانن کە پرۆژەی زۆر زەروری دین ئێستا بۆ خەڵک بۆ نەباخچەیەکە مەکتەبێکە بورن مەکتەب گرنگە یاریگایەکە شۆستەکردنی گەڕێکێکە لە کاتێکا گەڕێکی تقیری نییە بۆیە یا ئاوی نییە ئەم پرۆژە تازانی کە لە سلێمانی ئێستا ئەکرێن زیاتر ئەو پرۆژانن کە پێویستی دەم و دەستی هاوڵاتیانن بۆ لە شەقامی سەدبەتیە زۆر زەرورە کە پێویستە جێبەجێ بکرێت هەندێک پرۆژەی ڕاکێشانی ئاو هێڵی کارەبا ئاوەڕۆی بۆ هەندێک گاڕێکی تازە کە لە دوای قەیرانی داراییەوە دروست بوون کە ئاوی خواردنیان نییە ئەمە تەواو بکرێت تا پرۆژەیەکی دروستکردنی یاریگایەک کە 6 ساڵەوە ساوە و تەواو نەکراوە بێگومان دوای ئەم پرۆژانە گرنگە پرۆژە کۆنەکانیش بەگەر بخرێنەوە هەر هیچ نەبێت بۆ بازار سوودێکی باشیانە بێت بۆیە ئاساییە ئەگە پرۆژەی نوێ هەبێت لە کاتێکا پرۆژەی کۆن وەستا بێت سەرباری ئەو کورتێنانی کە لە سلێمانی هەیە من بەڕاستی سەرسامم بە
شارەوانی سلێمانی و لایرە پەیوەنددارەکان کە توانەوە پرۆژانە ئەم کۆبوونەوەی ئەگە هەر کەس وەک ئێمەی ئابووری ناس ئەوانی شارزانین لە داراییە هەیە ئەو بارودۆخی سلێمانی ببینن بەڕاستی ئەستەمە لە سلێمانی پاچ لە ئەرز بترێ ئەم کۆبوونەوانەی کاقوبات لەگەڵ شارەسان کە چەند ڕۆژی پێشێستا لەگەڵ بەڵێنتەرانە جامیا ینی چاوەڕێ دەکرێت ئەنجامێکی باشی هەبێت دڵخۆشکەر بێ کۆبوونەوەی زۆر گرنگ بوون ئەوا زۆر پێشتیش بکرانە هەرچەندە ئێستا درێنیش نییە پێویست بوو پێشتر ئەم بابەتە کۆبوونەوەی هەمان شێوە بکرایە لەگەڵ بازرگان و بەڵێندەر و خاوەن سەرمای سلێمانی دابنیشتنایە بەشێک لە بازرگان و خاوەن سەرمایەکان سلێمانی قازانجێکی زۆر باشیان لە سلێمانی کردووە هەقامە بەشێکی بخرێتەوە خزمەتی هاوڵاتیان خۆیان وەکو سەرمایەداری نیشتیمانی بۆ مێژوونایی خۆیان تۆمارکەن و بەشێکشی پەیوەندی بۆی حکوومەت کار ئاسانی بکات بۆ هەندێک پرۆژەی دیکە هەر هیچ نەبێ بۆی بازار بۆژێت و کاتێک پرۆژێکی وەبەرهێنانی یەکی نیشتە جێبوون لە سلێمانی مۆڵەت تێدرێتێ خواست لەسەر چیمەنتۆ زیاکات لەسەر لم زیاکات لەسەر دەستی کار زیاکات کرێکاری زیاتر ئەتوانن کار بکەن بۆیە ئەم جم و جۆڵانی کە هەیە زۆر باشە بە تایبەت ئەو بڕیارەی جێگری سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان کە دایناوە یەک هەفتە بۆ فەرمانگەکانی سلێمانی کە پێویستە ئەو ڕۆتین و لەمپەرانی لە بەردەم پرۆژی وەبەرهێن و بازرگانی و سەرمایەدارەکان هەیە نەیهێڵن هەروەها کۆبوونەوەکەی بەڕێز شاناسخانیش تایبەتمەندی خۆی هەبوو گرنگی خۆی هەبوو پێوی کە گوێی لە داوە خواستی ئەوان گرتووە هەروەها پێشنیارکردنی سندوقێکیش بۆ ئاوەدانی سلێمانی ئەمە هەر شتێکی زۆر زۆر باشە بێ ئەتواندرێت تا ئاستێکە و کەمتەرخەمیەی حکوومەت هەیەی لە ڕێی بازرگان و وەبەرهێن و سەرمایەداری نیشتیمانی و لە سلێمانی پڕ بکرێتەوە کەمێک لەو کێشەی کەمی پرۆژەیە کە لە سلێمانی هەیە نەمێنێت وە سیمای سلێمانی باشتر بێت جوانتر بێت و هەست بکەی کە پرۆژە بوونی هەیە لەم شارە بۆ ئۆتۆماتیکەن ئەمانە بکەوێتە سەر ڕیتمی خۆی داهاتی باجیش زیاکات کاتی کۆمپانیاک ئیشی ئەبێ پرۆژەیەکێ بێ باجیش ئەیات کە باجیشدا تا ئاستێک داهاتی ناوخۆ زیاکاتەوە ئەتوانێت بەشێک لەو کورتێنانی لە داهات هەیە کەم بکرێت. بەڕێز بیلال ڕۆف کە بەڕێزیان بەرپرسی بەشی ئابووری بوون لە کورسات نیوز سپاس بۆ ئامادەبوون.